پارێزگای هەڵەبجە سیستەمی پێدانی کارەباکەی کراوەتە 24 کاتژمێری. لە ئێستاوە وڵاتیان ترسیان لە بەرزی نرخەکەی هەیە، بەتایبەت لە وەرزی زستان و پێویستی زیاتریان بە کارەبا و بۆ دۆخەداراییشەوە کەم و چەخۆر و کاسبکارانی تێدایە. وڵی لەم کاتا خۆ کارەباکە 24 ساعت دەستخۆشیان لەکەن شتێکی باشە، بە زۆکو پارەکەی بەخوا برا خەڵک فەقیرە خەر نیەتی خەڵ لە چی بێتی ئەو موچەکەیە ئەو عزی خەڵکە بێکارە. ئێستا حالێن هەموو ماڵە 3-4 گەنجیاتێ بەخوا گشتی بێکارە بێ حاڵە ژیان ئاوا ناڕۆە. کارەبا لەسەر میلەت ئاوا گران بووە، میلەتی فەقیر جارە بەتایبەتی هەڵەبجە پێناسەی هەموو کوردە. هەڵەبجە یەکەم پارێزگای لە سەراستی عێراق کارەباکەی کراوەتە 24 کاتژمێری. 139,000 وڵاتی بە 38,000 باش لەو پارێزگادا سوودمەندن، بەڵام هێشتا خەڵک لە خەرجی وزەی کارەبای پرۆژەکە بەرچاوی ڕوون نییە. ئێمەڵێن کارەباکە دەستیان خۆشەکەن بە 24 ساعت، بەڵام پارەکەشیاندا بە زانای شتێکی باش بوو گرانە بەڕاستی سعرەکەی. داوایان لەکەن سعرەکە کەم کەن و دەستیان خۆش بوو بۆ کارەباکە کە کردیان بە 24 ساعت، بەس تۆزە سعریشی کەم کەرۆ زۆرە خەڵک داما و خەڵک نیەتی ئەوایە هەڵەبجە لەگەڵ شوێنانی تر فەرقی ببێت. نەوەڵا بۆ خەڵک تۆزیە قورسە جارێکێ بە تایبەتی کرێکی وەساگە دوو کرێدات وایە کرێ کارەباکە زیاکە دوکرێ خانۆکەشی لەسەرێتە دوو کرێ بۆی زیاترە کاتوەکو جاران نییە. بەپێی زانیاریەکان نرخی کارەبای و پرۆژەی دەسەڵات کە بە ڕووناکی ناسراوە 4.5 و زیاتریش لەسەر وڵاتی گران کراوە، وەک منەت و دەستکەوتیش پێیان دەفرۆژرێتەوە. لە کاتێکیشدا بەنمونە لە هەڵەبجە 3 مانگە کە سوکاری شەیدان موچیان وەرنەگرتووە و بازاڕ و ژیانیش داتەپیوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.